سەبارەت بە ئەگەری هێرشی ئێران و دۆخی چارەنووسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز پۆڵ دیڤس مامۆستای زانکۆ و شارەزای سیاسەتی ئەمریکا لە واشنگتنەوە لەگەڵماندا. بەڕێز پۆڵ دیڤس سڵاوتان لەبێ و کاتتان باش. ئەگەر ئێران هێرش بکاتە سەر ئیسرائیل دۆخەکە ئاڵۆزترە بێ، شەڕەکە فراوانترە بێ؟ هێرشی ئێران لەسەر ئیسرائیل شەڕەکە گەورەتر دەکات، شەڕەکان زیاتر دەکات، واتە بەریکردنەکان زیاتر دەکات. ئەمەش زیاتر پشت بەوە دەبەستێت لەسەر سروشتی ئەو هێرشە چۆن زیان بەرامبەر دەگەێنێت ئەگەر هاوشێوەی هێرشی دوایین بێت کە ئێران ئەنجامیدا. ئەو کات بە هەمان شێوە بەرپەچی دەدرێتەوە. پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئێران هێرش بکات و قوربانی زۆری لێ بکەوێتەوە وەکو پێشووتر ڕوویدا لە 7 ئۆکتۆبەر، ئەو کات چی ڕوودەدات؟ وڵاتانی دیکەیەک و ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوای دیکە ئایا بەشدار دەبن یا خودنا؟ بەڵێ بە بۆچوونیەوە بەشدارە بن یا خودنا؟ ئەمریکا وڵاتانی دیکە جگە لە ئەمریکا. دووبارە وەکو ئاماژەم بۆ کرد، ئەمە زیاتر پشت بە سروشتی ئەو جۆرە هێرشە دەبەستێت و ئامانجەکانیشی بابزانە ئایا قوربانی زۆر لە دەکرێتەوە لە بەرامبەر بە هاوڵاتیانە وڵاتانی دیکە بە دڵنیاییەوە بە شتێک دەکەن، چ لە ڕووی سیاسی بێت، لە ڕووی ئابووری بێت، لە ڕووی دیپلۆماسی بێت، ئەوان ئەو کارە دەکەن. ئەگەری ڕێکەوتنێک بێتە ئاراوە لە نێوان ئیسرائیل و حەماس، هەر هیچ نەبێ ڕاگررتنی شەڕ لە غەزە، دۆخەکە هێوەرترە بێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ بە پشتبەستن بە ئەگەر ئاگربەست هەبێت، ئەمە لەسەر ئەوە دەوەستێت ئایا ئاگربەستەکە بە چ جۆرێک دەبێت. دووبارە من باردۆخی هاوشێوەمان هەبوو کە ئیسرائیل و حەماس ژمارەیەک ئاگربەستیان هەبوون تا 6 ئۆکتۆبەر. ئەو کات بە شێوەیەکی دیکە تەقیەوە ئەم کاتیان ئەم جارەیان لەو خاڵەدا دەبێت ئایا ئیسرائیل کردانەوەی زۆر گەورەتری دەبێت. ئەمریکا داوای دان بە خۆداگرتنەکە لە چ لە ئێران چ لە ئیسرائیلیش، بەڵام چەند کاتژمێرێک لەمەوبەر هێرش کراوەتە سەر بنکەی سەربازی عین ئەسەد لە عێراق و ژمارەیەک سەربازی ئەمریکی بریندارن. پێتان وایە ئێستاش ئەمریکا داوای دان بە خۆداگرتنەکە؟ وڵاتێکگرتوەکان ئەمریکا بەردەوام دەبێت بۆ داواکردنی دان بە خۆداگرتن و تەماشای ئەو بژاردانە دەکات بۆ جۆرێک لە جۆرەکانی بەرپرسدانەوە بۆ ئەو هێرشەی ئەنجام درراوە کە ئێمە نازانین ئایا قوربانیەکان بە جۆرەکەن کوژراون، چەند دانەیەک بریندار بوون. هەندێک بژاردە لەسەر مێزن بۆ ئەمریکا، ئەو بژاردانێک کە لە ڕابردووش جیرانەتە بەرەکو هێرشی سایبەری و هێرشی ئەلکترۆنی بۆ لەرزۆکردن و نێشتنی توانستە سەربازەکان و ئەو هێشانەشی لە داهاتوودا دێ. دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرگەیە ململانەیە گرێستا لە ئارادایە؟ لە ڕووی بنچینەییەوە باوەڕم وایە زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیانەوێت دان بە خۆداگرتن لەلایەن هەموو لایەنەکانەوە ببینن، لە ئیسرائیل بێت یاخود لەلایەن ئێرانەوە. ئەمە ئەو چەند گوڵبوونەوە لە بەرژەوەندی کەستی لە ناوچەکە هیچ لایەنێک سوودمەند نابێت. بۆیە دووبارە وەکو ئاماژەم پێدا ئەمە زیاتر لەسەر ئەوە دەوەستێت ئایا سروشتی ئەو جۆرە هێرشانە چۆن دەبێت. بەڵێ ئەوەی کە زۆر شەڕەکە گەرمەکات و دۆخەکە ئەڵۆسترەکە گروپە چەکدارەکانن لە عێراق و لە سووریا و لە لوبنان واروەها لە لیبیا. ئەم گروپە چەکدارانە چ بەرژەوەندیشیان لەم شەڕ و ئاڵۆزی و بەرکەوتنەیە هەیە؟
دەبێت وەکو جۆرە نەشەڕگاک هەبێت دەبێت تەماشە باردۆخەکە بکەین ئایا حەماس حزبوڵڵا تاقمەکانی دیکە لە لوبنان لە غەزا لە سووریاش تەنانەت ئێرانیش دەبێت تەماشا بکەین هەر دامەزراوەیەک هەر پێکهاتەیەک چی دەکەن ئێران هەمویان کۆنتترۆل دەکات ئەمە واتە ئەوە دەگەێنێت هەر هێرشێک بۆ ئیسرائیل ئەگەر لە ڕێگەی زنجیرە موشەچێک بێت لە لوبنان هەر شوێنێکی دیکە لە کۆتاییدا ئەمە هێرشێکە لەلایەن ئێرانەوە کۆنتترۆل دەکرێت. بەڵێ بەڕێز پۆڵ دیڤس مامۆستای زانکۆ و شارەزای سیاسەتی ئەمریکا لە واشنتنەوە لەگەڵماندا بووی. سپاس.